خێزانی ئاسووده. ودي أكتب كلمة وأرسلها إليك. بەناوی خودای گەورە و میهرەبان. ئازیزانی خۆم، سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئازیزان، بەرنامەکەمان باسی خێزانی ئاسوودە دەکات، چۆن بتوانین خێزانێکی ئاسوودە و خۆشبەخت بۆ خۆمان دروستکەین. لە بەرنامەکانی پێشووە باسی گرنگی خێزانمان کرد، باسی گرنگی ئەوەمان کرد کە چۆن ئەم پرۆسەیە بە جوانی و بە مەزبوطی بنچینەیەکی باشی بۆ دابنرێت، و لە یەک دوو بەرنامەشا باسی ئەوەمان کرد کە هۆکاری هەڵبژاردننی زەواج چییە. کچان و کوڕان باسمان کرد کە هەندێکیان بەس تەنها بۆ ئەوەیە کە نەجاتیان بێ لە تەنهایی، هەندێکەیە بۆی هەڵهاتن لە ماڵەوە، هەندێکی تر لە پێناو بەرژەوەندی مادی، هەندێکەیە لە پێناوی مناڵبوون و مناڵخستنەوە و زۆرکردنی ژمارەیانە، هەندێکەیە لە پێناوی عەشقا، هەندێکەیە لە پێناوی ئەوەی کە هەست دەکا پێگەشتووە و تێگەشتووە و دەیەوێت خێزان دروستکە. ئەسبابمان زۆر باس کرد بۆ زەواج. ئەزیزان، بەردەوامی لەسەر خێزانی ئاسوودە. لەم بەرنامەیە باسی هەڵبژاردن دەکەین. لە ڕووی دەروونزانیەوە، لە ڕووی کۆمەڵناسیەوە زۆر جار ئەوە لێک دراوەتەوە کە چۆن بتوانرێت خێزانی ئاسوودە دروستکرێت. زۆرێک لە توێژینەوەکان باسی ئەوە دەکەن لە ١٨٠ بگرە لە ١٩٠ ئەتیماد ئەکاتە سەر شێوازی هەڵبژاردننی هاوسەرەکە. ئەگەر تۆی گەنج، ئەگەر تۆی کچانیان کوڕان سەیری ئەم بەرنامەیە دەکەی، دەتەوێت داهاتوو خێزانێکی ئاسوودەت هەبێت، وریای هەڵبژاردن بە. زۆر جار کە تۆ دەچیت ئۆتۆمبیلێک دەکڕیت، خزم و کەسوکار هەندێشتت پێ دەڵێت وریا بە ئۆتۆمبیلێک نەکڕی دوای ببیتە پەن. ئۆتۆمبیلێک مەکڕیت کە مەسرەفی زۆر بێ. ئۆتۆمبیلێک نەکڕیت کە وەستای نەبێت. ئۆتۆمبیلێک نەکڕی بێدایک و باوک بێت. ئۆتۆمبیلێک نەکڕی کێشەی تێدا بێ. ئۆتۆمبیلێک نەکڕی شوختی پێوە بێ و پارچەی پێوە بێ. بۆ ئۆتۆمبیلێک کە پارچە ئاسنێکە، کە دەتوانی بیگۆڕی، کە دەتوانی بیفرۆشی، کە دەتوانی فڕێی بدەی وازی لێبێنی و دەتوانی ساڵی داهاتوو بیکەی بە شتێکی تر، ئەم هەموو شێر و ڕێوێ دەکەی، ئەم هەموو هێنان و بردنە دەکەی. ئەی بۆ زەواج تۆی گەنج بیرت لەوە کردوتەوە کە هەڵبژاردننی هاوسەر باشترین و چاکترین خاڵە بۆ ئەوەی داهاتوو خۆشبەخت و ئاسوودە بیت. تۆ ئێستا کێ لە ماڵی دایک و باوکتای. لە ماڵی دایک و باوکت بە بۆنەی دایکت و باوکت و ئەو خان و ئەو چواردەوری ماڵەوە خۆشبەختی و ئاسوودەی بۆ تۆ دروست بووە. ئەگەر خۆشبەخت بی یان نامرتاح بیت، بەڵام ئەگەر تەوێ ماڵی داهاتووت، حکوومەتی داهاتووت، وەکۆڵێ کولبە و کولانە و ناوی ئەنی هەرچیەک لە داهاتوو تا باشتر و چاکتر بی، دەبێ وریای هەڵبژاردن بی. بەڵێ لە ڕووی دەروونزانیەوە سەرمێنراوە یەکەم خاڵ کە زۆر گرنگە کە بریتیە لە بنچینەی خێزانی ئاسوودە، بریتیە لە شێوازی هەڵبژاردنت. کاتێک کە تۆ هەڵبژاردنەکەت لەسەر ئەساسێکی باش و چاک نییە، تەنها لەسەر ئەساسێکی وەسف و سەناکردنە، تەنها لەسەر ئەساسێکی دەموچاوە، تەنها لەسەر ئەساسێکی پارەیە، نەخێر لەسەر ئەساسێکی ماڵی دەوڵەمەنە یان فەقیرە، یان لەسەر ئەساسی ئەوەیە کە کوڕەکە دەنگی خۆشە یان کچەکە دەنگی خۆشە، یان لەسەر ئەساسی ئەوەیە کە جلوبەرگێکی سەرنجڕاکێش لە بەرەکاو تۆش پێوەی دەنووسیت و دەتەوێت خێزانی لەگەڵا دروستکەیت. ئێمە لە سەرەتاوە دەیخینە چنگە تۆ خێزانێکی ئاسوودە دروست ناکەیت و تۆ ناتوانی لە داهاتووە ئاسوودە بیت. تەنانەت لە کتێبەکانە باسی ئەوە دەکرێت کە بەداخەوە لە وڵاتی خۆشمان و لە زۆرێ لە وڵاتەکان بۆ هەڵبژاردن زۆر جار کوڕ هەڵدەبژێرێت، کچ بەس ئۆکەی و بەڵێ و نەخێری لەسرە. زۆر بەدەگمەن بیر لەوە کراوەتەوە کە خانەوادەی ئافرەتەکەش زۆر بە جوانی و بە مەزبوطی تحقیق لە کوڕەکە بکەن. زۆربەی کات ١٨٠ ١٩٠ بۆ چەند مانگێک بۆ چەند ساڵێک کوڕەکە تحقیق لە کچەکە دەکات. بەڵام وەکو دەروونزانی وەکو دین دەبێت کچەکەش ئەوەندەی تر تحقیق و لێکدانەوە و هەڵسەنگاندن بۆ کوڕەکە بکە، وەکو چۆن کوڕەکە بۆ کچەکەی دەکا. کوڕەکە کاتێک ئەم کچە دەهێنێت، ئەم ماڵە دروست دەکات، دوایی دەبن بە دوو حکوومەت و لەناو یەک حکوومەتا یەک دەگرن. تەشکیلەیەکی تازەیە، وەکۆڵێت ئیتیلافێکی تازەیە، لە هەر یەکیان لە وڵات و مەملەکەتێکەوە دێن، لە هەر یەکیان لە حکوومەتێک و لە عەشرەتێک و لە ماڵ و لە خانەوادەیەکەوە دێن، دوایی دەبن بە یەک حکوومەت. بۆیە ئاسوودەیی هەر کامێکیان ئاسوودەی ئەوی تریانە.
هەڵبژاردننی ناتەندروستی هەر کامێکیان کاریگەری لەسەرەوە کە دروستەکە کاتێککە کچەکە نازانێت کوڕەکە هەڵبژێرێ و یاخود کوڕەکە نازانێت چۆن کچەکە هەڵبژێرێت و هەردووکیان کەم تا زۆر لە داهاتووە باجەکەیدەن چکە ئێمە زۆر جاربینیمانە کوڕەکە زانوتی چی جۆرە کچێک هەڵبژێرێ بە میزاجی خۆی هەڵبژاردووە بەڵام کچەکە نەیزانیوە و نەیتوانیوە کوڕەکە بەدڵی خۆی هەڵبژێرێ بۆی لە ئاخیرە سەرەکەی هەردوو لایەن باجەکەی دەدەنەوە ڕاستە ئەمیان ئەوی خۆش دەوێت بەڵام ئەویان ئەمی خۆش نەویستووە و لە ئەنجامە دەبێت بە خێزانێکی ناسوودە خاڵ زۆرە ئێمە هەوڵ دەدەین لە بەرنامەکانە باسی کەین خاڵی یەکەم دەتەوێت خێزانێکی ئاسوودە دروستکەی وریای تەوقیتەکە بە وریای کات بە تایم کات بریتە لە باشترین و چاکترین بنچینەی گرنگ بۆ خێزانی ئاسوودە کاتێک کە تۆ لە سەرەتای کۆلێژیت سەرچاوی داراییت نییە خانووت نییە ماڵ و ئایلە و خانەوادە پشتگیرێکی 100% ناکەن خۆت ئاسوودە نیت و خۆت ئامادە ساز نیت بەس تەنها لە بەرەوەی ئافرەتێک بە حسابی خۆت لە دەستت دەرنەچێت و بە پەلە پێوەی ئەنووسیت و ماڵ قەنەعات پێکەیت و هەندێک قەرز و قۆڵە ئەکەیت و بە 10 ساڵ بە 15 ساڵ بەس قەرز نادەیتەوە تۆ غەڵەتیت تۆ کاتی گونجاوت هەڵ نەبژارد بۆ خێزان دروستکردن بۆ ئەوی خێزانێکی ئاسوودەبی بۆیە کە باسی کاتی ئەنجامدانی هاوسەرگیری کراوە بەڕێزان زۆر شت حسابی بۆ کراوە یەک دەبێ ئەو هەوڵ بدرێت ئەو کچ و کوڕە لە تەمەنێکا بن کە ئامادەسازیان هەبێ بۆ زەواج ڕەنگە لە وڵاتێک 15 ساڵ 16 ساڵ بۆ کچ گونجاو بێت هەر لە هەمان وڵاتە بۆ کوڕ لە 18 ساڵ و 19 ساڵ گونجاو بێت بەڵام ڕەنگە لە وڵاتێکی تر بۆ 20 ساڵ 25 ساڵش اینجا گونجاو بێ بۆ ئافرەت ڕەنگە لە وڵات و لە مەملەکەتێکی تر لە شوێنێکی تر جا بە شوێنی بە شێوەی گەرمی و سەرمی فەرقەکە بە شێوەی حاڵەتی دەرونی فەرقەکە بە شێوەی بوون و نەبوونی فەرقەکە چکە بە ڕێزێک ئێستا سەیری بەرنامەکە بکات ڕەنگە بڵێ وەڵام من کەسە ناسم ئافرەتی وا ناسم لە 16 ساڵی زەواجی کردو ئێستا 3-4 مناڵێ و زۆر خۆشبەختیشە ئەمە ژینگەی کوڕۆکچەکە دەورە بینن بۆیە من ناتوانم لێرەوە بن بە ڕقەمێک بە تۆ بڵێم بۆ هەموو کەسێک بۆ هەموو کچێک بۆ هەموو کوڕێک ئەم تەمەنە گونجاوە دەتوانین بە نزیکەی بڵێن 20 بۆ 25 ساڵی ڕەنگە بۆ کچ و کوڕکەم تا زۆر باش بێ و زۆر چاک بێ و بۆ بە جۆری هەڵسەنگاندنی عەقڵەتی گەنجی ئێستەمان کە خەریکە مەحەد تەواوەکات پەیمانگات تەواوەکات یان زانکۆ تەواوەکات تەقریبەن لە ناسۆریەکان و لە نەهامەتی و لە بێتاقەتیەکانی ژیان تا ڕادەیەک تێگەشتووە ئەویش زۆر نا بەڵام ڕەنگە تۆ نمونەی 15 ساڵ و 18 ساڵ و 20 ساڵت لەلابێ و ڕەنگە نمونەی 30 ساڵشت لەلابێ بەڵام بە مانای کەریمە ئەگەر لەو کاتەی زەواجەکە کرا لە منیش بپرسرایە ئەو کوڕە 30 ساڵ تەمەنەتی ژنی ببین دەڵێم هێشتا کە کاتی ناتوە هێشتا عەقڵی پڕ نەبووەتەوە هێشتا توانای و دەسەڵاتی نییە هێشتا کە خۆ ئامادەسازی نییە بۆیە ئەو کاتی کە دەگونجێت یەکەم وەکو تەمەنەکە زۆر گرنگە دووەم وەکو خوێندن ئایا لەناو پرۆسەی خوێندنایە و بەتەمای خوێندن تەواوکە یان نا ئایا لە مەسەلەی پرۆسەی خانەوادە و خێزانە چۆن نییە ئایا دایک و باوکێکی نەخۆشی هەیە و کەم تا زۆر ئێستا ئەرکێکی لەسەرە کاتێکە گەنجێک بە من دەڵێ باوکم تازە تووشی جەڵدە بووە خۆم کوڕە گەورەم و یەک دوو مناڵی بچووکمان هەیە و باوکم کرێچیشن و سەرچاوی دارایی و ماڵە کەوتۆتە سەر من دکتۆر زەواج کەڵم نا پەلەمەکە ئەزیزم پەلەمەکە بۆی هەم دنیا و قیامەت لەدەست نەدەی لەلایەکەوە زەرەر لە دایکت نەدەی زەرەر لە باوکت نەدەی زەرەر لەو خوشک و برایانت نەدەی بە بۆنەی ژن هێنانی تۆ بکەویتە ژێر قەرزەوە کوڕ و کچەکانی و برا و خوشکەکانت دەرکەی لە خوێندن لەم لاشەوە باوکشت بچروسێتەوە کەم تا زۆر نەتوانی وەکو پێویست خزمەتیکەی لەو لاشەوە دایکشت هەر لە خەفەتی تۆ باوک تا تووشی زەخت و شەکرە بێ ئەمە لە ئەنجامی ئەوەی تۆ کە عەقڵ و بیر و هۆشت بەکار نەهێنا کاتی گونجاو بۆیە کاتەکە زۆر گرنگە لە کاتێکا کە تازە نەخۆت لە نەخۆشی چارەسەر بووە کچێکە یان کوڕێکە لە کاتێکا لە سەرەتایەکە هێشتا کە کێشەی خێزانیان بۆ چارەسەر نەبووە زۆر جار من گەنجێک دەڵێ دکتۆر 32 ساڵ تەمەنمە 2 مانگ 3 مانگ پێش ئێستا دەستگیرانێکم هەبوو تەلاقم داوە و ئەمەوێ زەواجکەم دەڵم پەلەمەکە بەڵێ من وەکو دکتۆر بەختیار پێی دەڵم پەلەمەکە بۆ هەستەکەم ڕەدولفعلی تایە هەستەکەم لە کەف و کوڵێکی هەیە هەستەکەم ئەوێ تۆڵە لە ئافرەتی یەکەم بسەنێ هەستەکەم ئەوێ بیسەلمێنێ بۆ خانەوادەی خۆشی و خانەوادەی ئافرەتی یەکەمیش کە ئەم پیاوە و دەیەوێت ماڵ دروستکە دەوێت خێزان دروستکە و توانای هەیە بۆیە دەڵم پەلەمەکە با 5 مانگ با ساڵێکی پیا بچێت بۆی هەموو غەڵەتەکانی پرۆسەی زەواجی یەکەمت باشکەیتەوە چاکەیتەوە اینجا تۆ بتوانی سەرکەوتوبی کەواتە هەتاوەکو تۆ ئیش لەسەر کاتەکە بکەیت ئیش لەسەر جەوەکە بکەیت ئیش لەسەر بارودۆخەکە بکەیت کە وەکو کات وەکو تەمەن ئایا گونجاوە بۆ تۆ زەواج دروستکەی زۆر گرنگ و مویمە بۆی پرۆسەیەکی زۆر باشکەی بۆی کاتێکی هاوسەرگیری باش هەڵبژێری بۆی بتوانی خێزانێکی ئاسوودە دروستکەی تەنانەت زۆر جار ئێمە بەداخەوە لەم کوردستانی خۆمانە لە ڕێی پارێزەرەکانەوە لە ڕێی توێژەری دەرونیەکانەوە لە ڕێی دکتۆرە دەرونیەکانەوە زۆر جار هەست دەکەین هاوسەرگیری پێشوەخت و هاوسەرگیری درێن وەخت
هۆکارێکی زۆر گرنگە بۆ کێشە و ناڕەحەتەکان. کاتێک گەنجێک تا 40 ساڵ ژن نایەنێ، دوای ئافرەتێکێنێ 15 ساڵ 16 17 ساڵ، ئەم بە 40 ساڵ بیر دەکاتەوە، ئەم ئافرەتش 17 18 ساڵە، ئەمیان کامڵە، ئەمیان کامڵ نەبووە، ئەمیان لە ڕووی سێکسەوە زۆر ڕەنگە پێرفێکت بێ و پڕ بێت، بەڵام ئەمیان هێشتا کە پێ نەگەشتووە، ئەمیان دەیان و سەدان مشکیلە و ناڕەحەتی بینیوە، ئەم کچە هێشتا کە سەدان مشکیلە و ناڕەحەتی هیچی بەسەران نەهاتووە، لەبەرەوە زۆریان فەرقە. بۆیە هاوسەرگیری پێشوەخت و هاوسەرگیری درەنگ وەختیش هۆکارێکە بۆی خێزانێکی ئاسوودەت نەبێ، بۆی خێزانێکی خۆشبەختت نەبێ، بۆی کەم تا زۆر تۆ پرۆسەیەکی فاشل دەست پێ بکەی. بۆیە لە کچ و کوڕەکانی خۆشمان لەم خاڵەیە دەمێ پێت بڵێمەوە، بەڵێ کە کاتەکەی گونجاو بوو، مادیەن گونجاو بوو، معنەویەن گونجاو بوو، نەفس و هەوا و ئارەزوەکەت گونجاو بوو، ماڵ و خانەوادە گونجاو بوو، تاخیری مەکە. بەڵێ من ئێستا پێتەڵم تاخیری مەکە، ئیلا دەبێت زانکۆ تەواو بکەم، ماستەر تەواو بکەم، دکتۆرا تەواو بکەم، دەبێت ببم بە خاوەن خان و سیارە و ماڵ و سەرچاوی دارایی و هەنێک وەکوڵێ پارەی دانراویشم مەبێ ئینجا زەواج بکەم. نا لەمەشە هەڵەی ئەو وەختە چێژ لە خێزانی خۆت وەرناگری، چێژ لە هاوسەرێتی وەرناگری، چێژ لە ماڵ و عایلە وەرناگری، چێژ لە منداڵ وەرناگری و چێژش دەو پرۆسە جوان و چاکە وەرناگری کە بریتێ لە پرۆسەی زەواج. کەواتە کاتی گونجاو زۆر گرنگ و مهمە. خاڵی دووەم، چۆن هاوسەرگیرێکی تەندروست بکەین، چۆن هاوسەرگیرێکی سەرکەوتوو بکەین. خاڵی دووەم بریتێ لە ناسینی پێویست. ناسین ئەوە نییە کە گەنجێک بە منەڵە کاکتۆر دوێنە پێرە لە حەفلەیەکە ئافرەتێکم بینیەوە بە تەمام بەیانی دووبانی باو دایکم بنێرم بۆ زەواج. ناسین ئەوە نییە کە لە ناو پۆلێکە ئافرەتێک لە پۆلەکەتانە ئەخوێنێ و خۆی تاولوز کردووە و تەرتیبات و قسەی خۆشەکا و جەوە و زۆر بە بێدەنگی قساکە و زۆر بە ناسکی قساکە. بڕۆ بە جوانی بیناسە. ناسین ئەوە نییە کە جەنابەت کوڕێکت بینیوە بە ڕستمێک یان بە فەیسبووکێک یان بە ئەنتەرنێتێک. ناسین ئەوە نییە لە کچ یان لە کوڕ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و قسەی زۆر ناسک زۆر جوان ئەچی ئەگەڕێ بە ناو هەموو کتێبەکانی تەنمی بە شەریعەت تعبیری جوان جوانی بۆ ئەکا بەرنامە بۆیە نێرێ وازانێ ئەمە ناخی ئاوایە، ئەمە ناخی وانی عەزیزم. تۆ هەڵەی تۆ کەم تەرخەمیت بەرامبەر بە ناسینی کەسی بەرامبەر. ئێمە لە سەرەتای بەرنامەکە باسی ئەوم کرد کاتێک کە سیارەیەک ئۆتۆمبیلێک دەکڕی لە معرەزێک، یەکەم جار سەیری مارکەکەیەکەی، دووەم سەیری مۆدێلەکەی دەکەی، سێم سەیری ئەوەی دەکەی کەم سیارە لە چی وڵاتێ دروست بووە، چوارەم سەیری ئەوەی دەکەی ئایا پارچەی هەیە یان نا و ئایا چۆنە و چۆن نییە. هەموو بە جوانی مەزبوطی لەگەڵ هەموو ئەمانەشا خۆتان چاک دەزانین لەگەڵ هەموو ئەمانەشا سیارەکە نایکڕین، دەیبێ بۆ ناوچەی پیشەسازی دەیدەی لە کۆمپیوتەر. ئێمە زۆر کۆمپیوتەرمان هەیە، تۆ دەتەوێت ئەو کەسە بناسی، دەبێ خۆت بە نەنازبی، دەبێ خەڵکێک کە شارەزایە لە کەسایەتی بیناسێت، دەبێ خەڵکێک کە ئافرەت دەناسێ بیبینێت. تۆی کوڕ زۆر جار هەندێ ئافرەت ناناسیت، دەبێ هەندێ ئافرەت ئەگەر دایکتە یان خوشکتە یان براژنتە ئەم کچەی بینی بێت، چونکە ئەوان ئافرەت دەناسن، ئەوان لە چاو و لە فێڵ و تەڵەکەی ئافرەت دەزانن. ئەوان هەر ئاوا سەیرێ بکەن ئەڵێ وریا بە ئەو ئافرەتە کورتە باڵایە، وریا بە دەموچاوی خاڵخاڵە، وریا بە شکڵی ئاوایە، وریا بە سەر زمان دەگرێت، وریا بە تەبیعەتی ئاوایە. ئەوەی کە تۆ بە 6 مانگ بە ساڵێ نەتناسیوە کە لە دایرێک لە کۆمپانیایەک لە زانکۆیەک لەگەڵ تایە بەڵێ دایکەکەی تۆ بە یەک جەرچە دەیزانێت، هەموویت بۆ خاتە سەر ژێر بەڕەت بۆ دەخاتە سەر بەڕا. و بەحەکسەوە بۆ ئافرەتی ژوایە کاتێک جەنابەت لەگەڵ کوڕێکا قسەکەی خۆی کردووە بە کۆڵێ بە کوڕەزای ئیمامی ڕەبانی و تەرتیبات و جەوی هەیە و شەبەکەی فولە و زۆر بە جوانی و بە ناسکی قسە دەگەڵاکە لە ڕێی برایەکتەوە، لە ڕێی باوکتەوە، لە ڕێی مامتەوە، لە ڕێی خاڵتەوە دەتوانێت کوڕ باشتر بناسێ، چونکە کوڕ دەناسێت، کچ زیاتر کچ دەناسێت. هەر کەسە و بۆ ڕەگەزی بەرامبەر تۆزێ قورسە. منێکی کە پیاوم پیاو باشتر و چاکتر دەناسم، بەڵام خێزانی من ئافرەت زیاتر دەناسێت، دەتوانێت لە ناخیانەوە بەوەکۆڵ لە ناخیان تێبگات. بۆیە تکادێ دەکەم خاڵی دووەم دەتەوێت هاوسەرگیرێکی سەرکەوتوو بکەی، ناسینێکی زۆر باش و چاک و مەزبوطت هەبێ، دەبێت هەوڵ بدەیت بە جوانی و مەزبوطی بیناسی، دەبێت خۆی بناسی، دەبێت دەوروبەری بناسی، دەبێت تەبعی بناسی، دەبێت کەسایەتی بناسی. ئایا ڕەزیلە یان دەست بڵاوە، ئایا کاسبکارە یان کاسبکار نییە، ئایا لە خوێندنە فەشەلی هێناوە یان نا، ئایا لە کار و کاسبیە فەشەلی هێناوە یان نا، ئایا ئەم مرۆڤە پێشتر کەپڵی هەبووە یان نا، ئایا قۆڵی خەڵکی بڕیوە یان نا، زەواجی فەشەلی فاشلی کردووە یان نا، ئایا پێشتر محاولی انتحاری نەکردووە، پێشتر دەرمانی نەبووە، عیلاج و شتی وەرنەگرتووە، حاڵەتی دەرونی نییە، ئیدمانی هەیە یان نا. کی ئەڵێ ئەمە ئاڵوودە نەبووە بە دەرمانێک؟ کی ئەڵێ ئاڵوودە نەبووە کە ئێستاکێ زۆر جار بەداخەوە ئافرەتم دوانووە تەلەفۆنی کردووە لە دکتۆر دوای ساڵێک زانیومە پیاوەکەم ئیدمانە لەسەر مەشروب.
ئەڵێ نەمزانی و تا ساڵێک چوومە هەموو جارێکە خۆی ون کردووە و توێتی سەفەرێکم هەیە بۆ تیجارەت بۆ شێچم لەگەڵ برادەکانێت چووە بۆ یەکێ لە باخەکان و خواردوێتەوە و اینجاکە هاتوۆتەوە و تەرتیبات و ئانە و ئەڵە جاجار بۆنی دەمم کردوێتی دە برادەکانم خۆنە من ناخۆم دوای بۆی دەرکەوتو ئۆ لە دوای ساڵی یەکەم اینجا کوڕەکە بێمنەتە لە ئافرەتەکە بێمنەتە لەوەی بیزانیان نەیزانێ بێمنەتە لە ماڵی غەزورانی بە حسابی خۆی تەواو ئیشی خۆی کردووە اینجاکە خۆی کەشف کردو سەراجەی پڕ کردووە لە بیرە و لە ویسکی و لە عارەق و لە هەموو شتەکان و ئەڵە چیشەکەن بیکەن سەی کەیفی خۆت تاگەڕڵی با تەلاقەت دەم دوای چی ئەی تۆ بۆ هەوڵت نەدا ناسینی کەسایەتەکە بۆ پرسیارت نەکرد بۆ لە دەوروبەرەکەی پرسیارت نەکرد بابەت زۆرە ئێمە باسی خێزانی بەختەوەر دەکەین باسی خێزانی ئاسوودە دەکەین ئەم دوو خاڵەمان باس کرد کە زۆر گرنگە یەکەم کاتەکەی بزانە چی کاتێک زەواج دەکەی دووەم کەسەکە بە جوانی بۆ مەزبوطی بناسە لە بەرنامەکانی داهاتووە هەندێک خاڵی تر باس دەکەین بۆی بتوانین خێزانێکی ئاسوودە دروستکەین و هەڵبژاردنێکی تەندروستمان هەبێت تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ شايفة نجمة صغيرة وين راحت النجوم اللي معاها بس وين أمها وأبوها بس وين أمها وأبوها ودي أكتب كلمة وارسلها إليها ودي تبقى خێزانی ئاسوودە ودي أكتب كلمة